لە هەموو کۆگاکانەوە کۆڵوبار ئامادە دەکرێت. بارەکان جۆرا و جۆرن. هەموو ئەو کۆڵوبارانەی ئامادە دەکرێت بە شێوەی نایاسایی و بەبێ هیچ فلتەرێک ئاو دیوی سنوور دەکرێت. شەوێکی ساردە، بەفر و باران دەبارێت. دەگەڕین بە سەر کۆگاکان بۆ ئەوەی بزانین کەی بارەکان ئامادە دەبێت و ببرێتە سەر سنوور. ئێستا کاتژمێر لە نیوە شەو لایداوە لە شارۆچکەی تەوێڵا، ئەو شارەی کە دانیشتوانەکەی زۆربەی سەرقاڵی کاری کۆڵبەریە. هەموو کوچە و کۆڵان و گەڕەکەکان بەم نیوە شەوە کە ئێستا بەفرێکی زۆر دەبارێ. هەروەکو ڕۆژ وایە لێرە هەموو دوکانەکان و کۆگاکان پڕن لەو کەسانەی کە کاری کۆڵبەری دەکەن، سەرقاڵن بە دوورینەوەی کۆڵەوە. ئۆتۆمبیلەکانیان هەموو ئامادە کردووە بۆ ئەوەی باری تێبکەن و بەرەو سنوورەکانی ئێران عراقی بەرن. لەو شوێنەی کە کۆڵبەرەکان لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە لە سنووری ئێرانەوەیانە خوارەوە، ئەم کۆڵانە بە شێوەی نایاسایی دەبەنە ئەو دیوەوە. هاتوچۆ و جوڵەی خەڵک بەم کەشە ساردە زۆر گەرمە. هەروە ئۆتۆمبیلی پڕ لەبارە و بەرەو سنوورەکان دەڕوات. ئەم پیاوە باری هەیە، دەیەوێت ئەم شەو بە شێوەی قاچاغ هەناردەی کۆماری ئیسلامی ئێرانی بکات. پێش هەر شتێک دەیەوێت ڕێگاکە تاقی بکاتەوە. لەگەڵی دەڕۆین بۆ بینینی ڕێگاکە. ئۆتۆمبیلی تایبەتە با ڕێگا سەخت و شاخاویەکان. ئەو دەڵێت چ کات کەش و هەوا بەفر و باران بێت بۆ ئێمە باشترە، چونکە هێزە ئەمنیەکان کەمترین بازگەدادەنێن. شەوەکەی زۆر ساردە، بەفرە بارێت، جا بۆ ئێمە ئێستا باشترە بۆ ئەو کۆڵبەرانە، ینی سەختە. ئێمە بە سەیارە ڕووین خوارەوە یاڕوین بۆ سەر مەرزەکە بۆ ئەو شوێنەکە بارەکەی لێدێ، بەڵام بۆ کۆڵبەرەکان قورسە. ئەوان ڕێگەیەکی زۆر لە بەردەمیانایە، 3-4 کیلۆمتر لەوانەیە زیاتر 10 کیلۆمتر لە بەردەمیانایە تا ئەڕۆنەوە. بەفر لێیانەیە، باران لێیانەیە، جەوەکەی ساردە، کەمین هەیە. هەموو ئەم شتانە ڕوبەڕووی ئەم کۆڵبەرانە بێتەوە. لە چەند شوێنەوە بارە ئەبرێت و ئەهێنرێ؟ وەڵی ئێستا حالیان لە 1-2 شوێنەوە بار ئەڕوات. پێشتر تۆزە ڕێەکان زیاتر بوون، بەڵام ئێستا ڕێەکان کەمتر بوونەتەوە. ینی پاسەوان زەختمان لێکات، ینی پازداری ئێرانی ئەمانە کێشەیەکی گەوریان بۆ سنوورەکە دروست کردو، ینی بۆ ئیشەکەی ئێمە هەڵبەتە. لە نێو کۆگاکاندا جگەرە ئامێرە کارەبایەکان، جلوبەرگ، بابەتی جوانکاری و چەندین جۆر باری دیکە ئامادە دەکرێت تاوەکو ڕەوانەی ئەو دیو بکرێت کە کۆماری ئیسلامی ئێرانە. ئەم پیاوە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانە، هاتۆتە شارۆچکەی تەوێڵە کە هاوسنوورە لە گەڵ کۆماری ئیسلامی ئێران. لێرە کۆڵ دەدورێتەوە بۆ کۆڵبەرەکان، باسی نەبوونی هەلی کار و زەحمەتی ژیانیان دەکات لە وڵاتی ئێران. ساعە و ئەم بارانەیە هەر دقیقە تەلەفۆنمان بۆکەن ئێمە تێنیشەکان بۆن ئەکەین. وەختی وهەیە نییە، وەختی وهەیە تەلەفۆنەکەن بۆمان کارەکەیان بۆکەین. ئەوایە لەو دیوەڵا لەو دیوە ئیش هیچ کارێ نییە. جاگە لەو دیوە کاربێ ئێمە این بۆ ئێراشیەکەین. کابرا حەزەکە ناو خانەوەدەی خۆیان بێ و ناو ژن و مناڵی خۆیان بێ لە غەریباتیا بێ. زۆربەی گەنج و پیری ئەم شارۆچکەیە سەرقاڵی کاری هەناردەکردن و بازرگانیکردنی نایاسایین. ئەو کاریان کردووەتە سەرچاوەی بژێوی ژیانیان. کاروان گەنجێکی دەرچووی زانکۆیە. ئەو دەڵێت نەبوونی هەلیکار و دانەمەزراندن ناچاری ئەم کارەی کردوین. ئەوانەی لێرە ئەم کۆڵ و شتەقاز ئەەکەین زۆری نەمان مەکتەبمان تەواو کردووە. وەزعی ئێمەش لە ڕووی هەلیکارەوە لەوان باشتر نییە، بەس سپاس بۆخوا ئەمە هەیە. یعنی بێکاریەکەی تۆزێک کەم کردوێتەوە بۆ ئەوەی فشارێکی گەورە نەکەوێتە سەر حکوومەت. بەڵام حکوومەتیش بەڕاستی ئەمە
ئیشێکی گونجاو نییە بۆ کەسێک 20 ساڵ مەکتەبی تەواو کرد بێت حەقە حکوومەت ئاوڕێک لەم گەنجانە باتەوە بۆ نمونە سنووری تەوێڵە تقریبان زۆرینەی گەنجەکانی مەکتەبی تەواو کردووە و ئەم ئیشە ئەکا. ئەو شەوە لە تەوێڵە ماینەوە چاودێری کاری ناردنی ئەو بارانەمان کرد کە هەناردەی سەر سنوورەکان دەکرێت بەبێ ئەوەی هیچ هێزێکی ئەمنی ڕێگریان لێ بکات. ڕۆژ بۆتەوە و پاش وەرگرتنی ڕێکاری ئەمنی و بە هاوڵی هێزەکانی ئاسایش دەڕۆین بۆ ئەو خاڵەی کە کۆڵبەرەکان لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە دێن بۆ بردننی بارەکان. ڕێگاکە سەختە، قوڕ و لیتەیە. ئەگەر شارەزای ناوچەکە نەبیت هەرزوو تووشی کێشە دەبیت. ئەم شۆفێرە کە بۆ خۆشی کۆڵی هەیە دەمانباتە جێگاکە لە ڕێگا زوو پەیوەندی تەلەفۆنی بۆ دەهات باسی هێنان و بردننی بارەکانیان دەکرد. ئەوانەی لە وێنەکان دەبینرێن ڕێبوارانی شاخ کە پێیان دەگوترێت کۆڵبەر. بە گروپ هاتوچۆ دەکەن. کۆڵبەرەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بەبێ پاسپۆرت و ناسنامە لەو شاخەی کە ئێران و عێراق لێکجا دەکاتەوە دێنە ناوخاکی عێراقەوە. باتوو لە ڕێگاکە شۆڕ دەبنەوە بۆ بردننی بارەکانیان. توانیم بگەمە ئەو شوێنەی کە بە بەرچاوی هێزە ئەمنیەکانی عێراق، ئێران، کوردستان کاری قاچاقچێتی دەکرێت. کۆڵبەرەکان لە چاوتورکانێکا و با دەم ڕاکردنەوە بارەکانیان هەڵدەگرن و بە شاخەکەدا سەردەکەوتن. لە ئالووتکەی شاخەکانەوە خاوەن بارەکان وەستا بوون بۆ ئەوەی چاودێری کارەکە بکەن. توانیم لەگەڵ چەند کۆڵبەرێکدا قسە بکەم. پێم بڵێ چەند ساڵە تۆ کۆڵبەری؟ والله تۆری 3 ساڵ. 3 ساڵە کۆڵبەری. باشە لەکوێوە هاتوچۆکن بۆ لە جوانڕۆ لە سەلاس و لە جوان تەپەوە شوێنان. چییە بەن چییە هێنن؟ وڵا پوشاکە تەماکۆز سیگارە گوێچەند. باشە چیتان دەستەکەوێت لە نیشان؟ بۆچی وێ؟ ینی وەکو پوڵەکەتان ئەوەی ئەهێنێ کە ئەو نەمانووە بن بەخوا دەی خەرجەکەەوە نەگرانە مەجبورین بێن هەر کەمی شوێر مەجبورین بێن پول کەم و زیاکە فەقەیتە مەجبورین هەر بێن چارەمانی. کاکە نامدار خەڵکی کوێی لەکوێوە هاتووی؟ خەڵکی سەلاسین هاتوون بۆ عێراق لێرە کۆڵبەریەک. باشە چەند ساڵە کۆڵبەری؟ وڵاتەوی 3-4 ساڵێک. باشە کارەکەتان چییە؟ زەحمەتی چییە؟ ئەیبەن بۆ کوێ ئەم بارانە چیتی ئەمانە؟ وەڵا هەروای وین تا چەمەکانی نەوسوت لێ چێنە شوێنمان لێ بارەکەمان لێگرن. زەحمەتی ئیشەکەتان چییە؟ بەخوای تستەختە خۆتان نەزان ئەم کەژ و کێوەسە و ئەم بەرژگە و سەرە خوارکە و هێتر زەحمەتی هەزیتر چی بکەن لێ ناچاری هێتر ئەمیشمان هەست بەخوایتر خۆتان فیلمەکانتان بازی مۆخەچەوە پێگەیت چی چۆن کۆڵبەر خلێت و کۆڵبەرە کوژێت و هێتر چی بکەین ناچاری. ئیشی تۆ هەرەوەیە؟ وڵای ئەرەوەڵا لە زستانە وەزەتان چۆنە لەو دی و لەم دی؟ بەخوا هەرێژین ئەلحەمدولیلا ئەمیچە هەزۆر لێتر ئەمیچەنەیرە چی بکەین. چەندێک دەسەکەوە ئەگەر ئەوە بێری تو وەڵا کۆڵێدەری 700 من 800 من وەڵای ینی 700 منەکە خۆی یەک لەنگەت برنجە 10 کیلۆیەک ئێتر ئەگەر 700 منەکە وەتەواوی بمێنێت دەیوە نامێت ئێتر وتمەلان وتم بۆت ئێستا ڕۆی؟ ئەرە وەڵای بەفێخانم ڕێبامش بگەین پێ بە چەندێکە ئەوە گەیتەلایەن؟ بگەین مەلای ئەوان بگەیتە ئەو دیو تقریبا ساعات تا ساعت و نیمێک.
هەر گروپێک لە کۆڵبەرەکان تایبەت بوون بە باری بازرگانێک. هەر کۆڵبەرێک بۆ هەر بارێک نزیکەی 700,000 تومەنی ئێرانیان دەست دەکەوێت. سەباح گەنجێکی تەمەن 23 ساڵە و خەڵکی جوانڕۆیە. ئەو دەستگیراندارە، دەیەوێت زیاتر کار بکات بۆ ئەوەی ئەم بەهارە هاوسەرگیریەکەی بکات. لەگەڵ هاوڕێکانی وەستاوە لە نێو خاکی عێراق چاوەڕێی هاتنی بارەکەیان دەکەن تاوەکو ئاودیوی سنووری بکەن. باسی ژیانی خۆتم بۆ بکە بزانم تەمەنت چەندە، خێزانداری باسی ئەوانەشم بۆ بکات تۆزێ. تەمەنم 23 بۆ 24 ڕۆم. وڵی دەستگیرانیشم هەیە. بەنیازیکەی هەسەگیری بکەی. وڵی ئینشاءڵڵا بۆ بەهار. ڕێیەکەی دوورە، ئەمە کاری پیاو نییە بەخوا لە ڕاستیە، ئەمە ئەوێ بە سیارە و شت بیبەن بەڵامی تر ئێمە ناچارین لە ناچاری هاتوین لێرانە بە کۆڵێ بین. کاری کۆڵبەری پڕێتی لە زەحمەتی، هەر بارێکیان نزیکەی 50 کیلۆگرام دەبێت. ئەو کۆڵبەرانە شەو بێتیان ڕۆژ، بەفر بێتیان باران، بەسەر هەوراز و شاخەکاندا بارەکانیان سەردەخەن. زۆر جار قورسی بارەکانیان وای کردووە کۆڵبەرەکان هەڵ بخلسکێن بە بارەکانیانەوە، یان بریندار دەبن یان گیان لە دەست دەدەن. ئەمە جگەلەوەی زۆر جار هێزەکانی سنووری هەردوو لە تاقەی ڕاستەوخۆیان لێ دەکەن. هەندێک جار و بەنهێنی جگەل و کەلوپەلانەی کە ڕێگە پێدراوە بە هەناردەکردن هەر لەم ڕێگایانەوە بابەتی قەدەغەکراو وەک چەک بە هەموو جۆرەکانیەوە و مادەی هۆشبەر بازرگانی پێوە دەکرێت لە نێوان هەردوو لادا. ئەم کۆڵبەرە شاهیدی ئەوە دەدات بەبێ ئاگداری ئەوان شتی قەدەغەکراو دەخرێتە ناوبارەکانیانەوە. بۆ خاتری خوا ئەوانیشە کۆڵمان بۆ تێرن لە ساحێوبار، لە ساحێوباری عەسڵی لە منتەقەی ئەگرانە لەگرانە ئەم باردارانە بێژن بۆ خاتری خوا مەوازبی کۆڵن باری خراوی تێمەخەن. لێرانە کاریگەر بە کۆڵی خراوە ئەگیرێ داماگە تیا ئەمێنێ ساحێو کۆڵ بۆ خۆی من ناداتە ژێری ئەمە داماگین گرفتار ئەوین کۆڵبەرین بۆ ڕۆژێ 100,000 200,000 هاتین بۆ ئێرانە. لێرانە کۆڵەکان دەنە کۆڵە لەو یاڵە ئیگرن چیە ترەقەی واتە یا حەبی واتە یا سیلاحی واتە یا بازێک کتێوی ناهەنجاری واتە پێمان و ئەگرن بووە ئەمە خراوە ئەمانۆ نێژێری سوعال زیندانمانەکەن جەریمەمانەکەن گشتمان داماگین ئامە گشتی تۆی وێنی گشتی کرێکار و لە بەدبەختی هاتکە بۆ ئێرانە بۆ کار هاتکە بۆ ئێرانە. لە کاتی ئامادەکردنی ئەم بەدواداچوونەدا هێزەکانی پاسەوانی سنووری عێراق هاتنە شوێنی کۆڵبەرەکان. بە دەرهێنانی دەمانچە ڕێگریان لە تیمی میدیای شارپرێس کرد. هەرزوو با دەست بەسەرکراوی لە شوێنەکە دووریان خستینەوە. ئەما وێڕای ئەوەی ئێمە با مۆڵەت و هاوڵی هێزەکانی ئاسایش لەوێ بووین. ئاسایش تا ناو ئاوەدانی خوشکی گیان ئاسایش تا ناو ئاوەدانی کابار گەشتە سنوور عیدیەمە ئێمە هەرێمیژنی وەزانایی تامادی بەغای ئەو هێزەی پاسەوانی سنوور لە ئابری ئەوەی ڕێگری لە قاچاقچێتی بکات کە چۆن بە بەرچاویانەوە باری نایاسایی تەراتێن دەکات لە نێوان هەردوو سنووردا، بەڵام ڕێگری لە ڕۆژنامەنووسان دەکات لە گەیاندنی ئەو کارە نایاسایی و با قاچاق بردنە. لە شارۆچکەی تەوێڵە ئەگەرچی دەواازەی سنووری هەیە کاشوشمەیە و کاری بازرگانی لێوە دەکرێت، بەڵام لە پاڵ ئەو دەواازەدا زۆربەی شاخ و دۆڵەکانی ئەو سنوورە تەنراوە با کاری قاچاقچێتی. هەموو لایەکیش چاوگویان لە ئاست ئەو قاچاقچێتیە داخستووە. تەوێڵە لە ڕووی جوگرافیەوە سەر بە پارێزگای هەڵەبجەیە. لە بارەی پرسی بە قاچاقبردن و کۆڵبەری لاگەڵ قایمقامی هەڵەبجە قسە دەکەم. ئەو وێڕای ئەوەی نکۆڵی ناکات لە هەبوونی ئەو دیاردا، بەڵام باستەوە دەکات بە وردی چاودێری کاری کۆڵبەرەکان دەکرێت و ناتوانرێت قەدەغا بکرێت چونکە سەرچاوی بژێوی ژیانی خەڵکی ناوچەکەیە. قاچاق لە هەموو دنیادا هەیە، بەڵام ئەوەی کە من ئاگام لێ کەمترین شتی خراپ لەم سنوورەوە هاتبێت هەنەجار لەوانەیە بنزین هاتبێت خەڵکەوە نیە نەوتێک هاتبێت هەچەند ئێمە گرتوشمانە چە من لەگەڵەوەشانیم لەبەرەی
خەڵک بۆ نمە دوو دەبەی هێناوە بۆ ماڵەکەی خۆی بە تایبەتی لە تەوێڵە و بیارە بیرمان نەچێ ئێمە تەوێڵە و بیارە ینی خەڵک ژنوژن خوازی هەیە لە بینمانە لەبەر هەورامانی ئەو دیوە ئێمەش ئەم دی و هەورامانی ئەم دیوە زۆر جاری عنی خەڵک بۆ تەعزیەش بە پێ ئەڕوات یەتەوە ئەنی ئەو کللتورە هەیە و هەم ئێمە چاوپۆشیمان کردووە هەم ئێرانیش چاوپۆشی کردو بەڵام لە هێنانی مادەی هۆشبەر و هەندێ بابەتی سلاح و ئەوانە بە هیچ شێوەیە لەگەڵ یانین و دەستیشی بەسەرا ئەگیرێت و چەندین کۆبوونۆشمان لەگەڵ هەردوولا کردووە لەو دوو بابەتەیە ئێمە ڕێگرێکی زۆرەکەین و لە هێنانی مادەی قەدەغە کراوە. ڕۆژانە زیاتر لە 10 بار هەڵگری گەورە باردەهێننا کۆگاکانی شارۆچکەی تەوێڵە لەو بڕا زیاتر لە 5 بار هەڵگریان باپی ڕۆژەکە و کەشوهەوە و ساخکردنەوەیان بارەکان لە ڕێگەی کۆڵبەرەکانەوە لە دۆڵی پاڵانێ کە تەنها 3 کیلۆمتر لە خاکی ئێرانەوە دوورە ئاودیوی سنوور دەکرێت.